وەکو هاوڵاتێک پێت وایە لە شەڕی نێوان ئێران و ئیسرائیل کێبراوە دەبێت؟ بەڕێم دەڵێم ئیسرائیل. ناتوانم بڕیار بن. ئەمەدەنێ ئیسلام سەرکەوی. ئەمریکا. ئێران. بە بۆچوونی من هیچیان لە شەڕە براوە نییە. سەرکەوتنی کامیان لە بەرژەوەندی کووردە؟ هەر ئیسرائیل لەبەرەوەی کە ئیسرائیل ئێران سەرکەوتوو بێت کورد لە ناوەچێت زدی کووردە. ئیسرائیلگە سەرکەوتوو بێت خەریتەی کوردستان جاکرێتەوانێ هەچوە پارچەی کوردستان لەوانەیە کورد بێت دەوڵەت بێ بە حکوومەتێکی تەواوەتی. والله لە مەسڵاتی کوردە چجوری هەردووکیان دوژمنن چ ئەمریکا چ ئێران هیچیان کوردیان خۆش نایە یا ڕەبی هەردووکیانە ناوچێت. ئەو شەڕە بە قنەعاتی من خلاص نامی وا تێدەگەم لە مستەقبەلە لەو ڕۆژانە ئەگە پاڵپسەکی دووەلی هەبی لە بۆ کوردی ئێران ئینتیفازێک دروست دەبی کوردی ئێران وەکومە هەرێمەک دروستەکەن. ینی چیشکێکی شیلۆمە ئەمە دەگرتەوە ینی حتا حەدەک خێری هەیە لە کوردستان بڕک لە بەرژەوەندی کوردستان دەبی بەران بڕک وەختی دەوێتن هەتا ئەو شتانە دەگەنەیەک. هەمیشە سەرکەوتنی ئێران بە باشتر دەزانم لە ئیسرائیل لەبەرەوەی هەم لە ڕووە دینیەکەم لە ڕووە نەتەوەیەکەوە بۆی مە باشتر لەبەرەوەی لەوەتەی مێژوو هەیە یەکێک لەو خەسڵەتانی کە جوولەکەی پێدەناسرێتەوە هەر کاتێک ئیشی هەبوو بێ بە کورد ئیشی پێ کردو دوای ئەوە کە ئیشی پێ نەماوە هاتووە دەگەی لێاو. بەڵام لێرە یەک شتێک هەیە ئیسرائیل هەدەفێکی جیاوازیە تەنها ئەو شەڕە نییە بۆ مەسەلەی ئێران ئەو خڵتەی داودیە کە ئەوێ حتا لە هەنێ لە وڵاتان لە ناتۆ شوملیەکە کە ئەوێ گۆڕانکاری بەسەر بێنێت. والله کورد من باوەڕم نییە ئێستا بڵێن ڕەنگە سایکس بیکۆ تەواو بوو بێ لە مەوزوعەکەدا بەڵام کورد لە جەنگی ئەسێرەکانە باوەڕ ناکەم بەو شێوەی بتوانێت خۆی دروست کات. اینجا جیهانی سەرمایه‌داریش ئەوە نییە کە تۆ پشتی پێبەسی ترمپ ئێستا توانێت بە یەک لەحزە ئیسرائیل بفرۆشێت لە پێناو پارەی خۆیدا لە پێناو سەرمایه‌ی خۆیدا.